ئەم بەڕێزە نووسیوێتی سەلامون عەلەیکم مامۆستا گیرۆدە بووم هەمیشە دوعای خراپ لە ناخمدا دەکرێت. هەمیشە دوعای خراپ لە ناخمدا دەکرێت و دێت بە دڵمدا. بێ هیچ هۆکارێت دوعای خراپ لە هەموو کەس و لە هەموو شتێک دەکەم. وەک وەسوەسەی لێ هاتووە و هەمیشە هەموو کاتێکم خەریکی بەرپەرزدانەوەیانم. ئایا ئەو دوعایانە قبوڵە یان نا؟ چونکە بەدەست خۆم نییە. و ئایا دەتوانم چیتر بەرپەرچی نەدەمەوە و ئیهمالی بکەم چونکە تەنها بەوە چاک دەبێت. ئەگەر ئیهمالی بکەم ئایا قبوڵ نابن و هەمیشە پەنادەگرم بە خوای پەروەردگار و زیکرەکان دەکەم. واتە ئەم بەڕێزە تووشی وەسوەسەیەک بووە کە بەردەوام لە ناخی خۆیدا دوعا لە خەڵک دەکات، دوعا لە هەموو شتێک دەکات. واتە دوعا دەکات نەک دوعایان بۆ بکە، چونکە دوو شتمان هەیە، دوعاکردن، دوعا لێکردن. ئەم دوعا لە خەڵک دەکات، هەر کەسێکی بینی لە ناخی خۆیدا حەز دەکات لە ناو بچێت، تووشی کارە ساتێک بێ، ماڵی فڵان کەسی بینی حەزەکە بەسەریا بڕوخێ، لە ناخیا بەردەوام ئەم شتە خراپانە دێن. خۆی ئەڵێ بەردەوام بەرپەرچیە دەمەوە، پەنا دەگرم بەخوا، زیکر دەکەم، تەسبیحات دەکەم، دەمەوێت خوای گەوری لەوە ڕزگارم کە، بەڵام بەدەست خۆم نییە، هەتا زیاتر بەرپەرچی دەدەمەوە خراپتر دەبم. لە وەڵامی ئەو بەڕێزەدا دەڵێن وبیللای تەوفیق، یەکەمیان مادام بە زمان دەری نابڕی و ئازاریشی پێدەچێژی، هیچ چ لەسەر نییە ئەزیزم، ناوەڵڵا هیچ گوناهێک لەسەر نییە، پێی گوناهبار نابی، تەنها ئەوەیە ئەم خەتەرە خراپانە، ئەم خەیاڵە خراپانە کە بەدڵتا هاتن بڵێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم. دووەمیان دەڵی بەرپەرچی نەدەمەوە باشترم، واتە دڵت پێت دەڵێت دوعا لە فڵان کەس بکە، خی گەورە لە ناوی بەرێت، وڵی نا دوعای لە ناکەم، باخوا لە ناوی نەبا، خی گەورە بەختەوەری بکە، ئەو زیاتر هانت دەداتەوە. ئەگەر بەرپەرچی نەدەمەوە باشترم دەیتۆ هەر لێی گەڕێ، هەر لێی گەڕێ، نەخێر ناوەڵڵا دوعاکانت هیچی قبوڵ نابێ و زەرەری بۆ کەس نابێ و زەرەری بۆ دین و ئیمانی خۆشن نابێ. ئەمە وەسوەسەیە کە لە ڕۆڵ تا دروست بووە، تەنها بە پەناگرتن بۆ خوای پەروەردگار و ئیهمالکردنی. ڕۆژی 100 جار دوعا لەم و لەو بەدڵتا هات، هەر ئاوڕشی لێمەدەوە. نەخۆت بە گوناهبار بزانە و نەیەقینت هەبێ هیچ دوعایەکت بۆ خەڵک دەڕوا و ماڵی خەڵک وێران دەکا و ژیانی خەڵک ناڕەحەت دەکا، نەخێر، ئەوانە هیچ ئەسڵ و ئەساسی نییە. مادام خۆشت وا دەزانی کە بەرپەرچی نەدەیتەوە و بیری لێ نەکەیتەوە باشتر بێ، دەیتۆ لەسەر ئەوە بە، نەخێر ئیهمالی کە وازی لێ بێنە. هەروەها هەوڵ بدە ئەم وەسوەسەیە بەکردار لەناو ببە. یەکەم بە زمان بڵێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم، یعنی جارێک دوو جار، ئیتر شەرنی هەموو دەقەیەک هەر ئەمە بکەیت. ڕۆژی جارێک دوو جار کە ئەم وەسوەسانە بەدڵتا هات، پەنا بگرە بەخوا لە شەڕی شەیطانی نەفرەت لێکراوە، کە ئەمەیشی شەیطانە دەیهێنێتە دەرونی مرۆڤەوە. بەکرداریش هەوڵ بدە، دڵت پێت دەڵێت دوعای شەڕ لە خەڵک بکە، هەوڵی لەناوبردنی خەڵک بدە، خۆزگەی ناڕەحەتی خەڵک بخوازە، تۆ بە کردار ڕەدی بدەوە، تووشی هەر کەسێک بووی تۆ لە پێشەوە سەلامی لێ بکە. واتە من خەڵکم ئەوەندە خۆش دەوێت، هەموو خەڵکم پێ لە خۆم باشترە، من تۆ بە برا گەورە بە کەسی خۆم دەزانم، لە پێشەوە تۆ سەلام لە خەڵک بکە. هەر شتێکی جوانی خەڵکت بینی بڵێ ماشاء الله، بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار زیاتری پێ بدەیت. تۆ دڵت پێت دەڵێ خۆزگە بخوازە فڵان کەس هیچی نەمێنێ، بەڵام تۆ بەکردار بە زمان دەری بڕە، بڵێ ماشاء اللهی لێبێ، یا ڕەبی خوای گەورە زیاتر بە فڵان کەس بەخشی، خوایە بەرەکەت و ڕەحمەتی خۆت بەسەر منیشا بڕێژی. هەروەها هەر کەسێک هاوکاری پێویست بوو بەپێی توانە ئەوەندەی دەسەڵاتی مادی و معنەویت هەبوو بە قسە و بەکردار هاوکاری بکە. نەخێر ئەزیزم، تۆ هیچ گوناهباریەکت لەسەر نییە و ئەم بابەتە حتا زیاتر قۆڵی کەیتەوە، بۆ نمونە زیاتر بەرپەرچی دڵی خۆت بدەیتەوە، وەسوەسەکە زیاترت بۆ دێ. بەڵام ئەگە ئیهمالت کرد، گوێت لە شەرعی خوای پەروەردگار ڕاگرت، نەخێر، ئەمە هیچ گوناهێک لەسەر تۆ نانووسرێ و بە پێچەوانەوە خوا ئەجرێکیشت دەداتەوە کە دڵ و دەروون ناڕەحەتە بەم بابەتانە و بە کردار خۆشبەختی بۆ مرۆڤایەتی دەخوازی و خۆشبەختی بۆ موسڵمانان دەخوازی، خوا بەمەش ئەجرت دەداتەوە. ئیهمالی کە، لە بیری بکە، نە دوعاکانت قبوڵن، دوعا شەڕەکانت لە هیچ کەس، دوعا شەڕەکانت دەڵێم ئینشەڵڵا دوعا خێرەکانت گیران لای خوای گەورە، دوعا شەڕەکانت لە کەس گیران نابن و زەرەر بە کەس ناگەێنن و هیچ زەرەرێکی بۆ دین و ئیمانی خۆت نییە و تۆ تەنها پشتگوێیان خا.